سڵاوتان لێبێ ئەمە ترێگوڵە ترێەکان پێش پێنجمان پێشەوە ئەمە دانی هەڵکێشا بوو کە بەس هەبێتە پێشەوە ئەم دانەی هەڵکێشا بوو لە شوێنێکی تر ئێستا شوێنەکەی دەرە هەڵکێشراوە پاشەوە ئەم دانی تری هەبوو لێرە کە مناڵەکەی ئازارە و نەیە هێژدان بخوا ئێمەش کە تەماشامان کرد چاک ناکرێتەوە هەڵمان کێشا و لە دواییتر بەردەوام بانگەکەینەوە بۆی کە کۆنتڕۆڵی دانەکانی بۆ بکەین دایشی تێ پێش هەڵکێشانەکەی کە ئێمە وڵان کرد وەزعی چۆن ئێستا چۆنە؟ وەڵای پێش هەڵکێشانەکەی زۆر دەم ئازارەوە جا خواردنی نەبوو زۆر کەم بوو ئەلحەمدولیلا لە دوای هەڵکێشان تاوەقەی تۆ 5 کیلۆی زیاد کردووە لە کێش و لە باڵا زیای کردو لە 6 ساڵ و سەرکەوتوو سپاس ئەی چۆنە خۆشیە؟ هەر زۆرە پایانی ئەم ڤیدیۆی ئەوەیە دانی مناڵەکەتان کە ئازاری هەبوو دەکرێت چاک بکرێت لە خراپترین وەزعان چاک نەکرا دەکرێت هەڵکێشێ هەندێک جاریش هەڵکێشان باشترین چارەسەرەوەی کە مناڵەکە ڕزگارکەین لە ئازار هەروەکو ئەم گوڵەی وەردەستمانکەەوە و پێشەوەی دانێکی خراپ نێتوان ناخواستە سوپاس بەخوا نانەخوا دانی ئەوساشم بەدانەوە سێمان بانگێکەکەینەوە بۆی کە کۆنتڕۆڵ بکەین ڕێز و حرمەتی بکەوە ساڵح جار پزیشکی داری خێزان مناڵ بڵێت